Rêveberiya Ewqafa Akrê bi hemahengî digel Wezareta Ewqafê xuleka du rojî bû mamosteyên gotarbêj vekir. Ev xule rastexû ji lawê Wezaretê ve dihête serpereştîkirin û mebesta vê xulê jî bihêzkirina şiyanên mirovî ye yên mamosteyên ayînî bû babetê gotarbêjiyê û belavkirina zêdetir ya giyanê lêbûrdeyî û yekrêzî û aştiyê. Di vê xulê jî de 226 mamosteyên gotarbêj li Sinûrê Qeza Akrê pişikdar in. خولەکە زیاتر توانە مرۆییەکانە لەوانش لەسەر زیاتر پێکەوە ژیانی ئاینی و ئاشتی و سەلام بۆ کوردستان کە مامۆستایان زیاتر ئەو مەسەلەن ناونیشانانە لەوتاری ئاینی گرنگی ئیحتیمام پێ بدەن بۆ ئەوەی کۆمەلگای ئێمە کوردستانی ئێمەش هەمیشە لە ئاشتی و لە پێکەوە ژیاندا ژیان بەسەر ببە بۆ ئەوەی دوور بیت لە ناخۆشی و ناڕەحەتیەکان. Mamostayekî xulê jî diyar diket ku ev e çaremîn xule ji Balwezaretê dihête vekirin û dê li deverên dî vekirina van xulan berdewam bît û diyar jî kir ku li Herêmê 3800 mizgeftan gotara heynî dihête gotin û 3000 mamosteyên gotarbêj jî li Herêmê hene ku pêtiviya sercemê wan di van xula de pişikdar bibin. بابەتەکانی مافی مرۆڤ پێکەوە ژیان یەکتر قبولکردن مافی ئافرەت بەگشتی ئەو بابەتانە تەواوی خولەکانمانە لەبەرەوەی ئێمە ڕاستی ئێمە لە هەرێمی کوردستان نزیکەی 3800 مزگەوتمان هەیە و تاری هەینی تێدا دەخینرێتەوە بۆ مزگەوتەکانمان خەڵکەشی زۆر ئامادە ئەبی نزیکەی ملیۆنێک کەس ئامادە ئەبی بتوانین لە ڕێ ئەو خولانە مامەستایانمان بگەینە ئاستێک کە بتوانن وتارێک کە پڕبی لە مافی مرۆڤ پڕبی لە یەکسانی لە ئاشتی پێکەوە ژیان سلم ئاشتی ئەو بابەتانی کە پەیوەند بە کۆمەلگایە دەستخوشیە وەزارەتە ئەوقافێتکەن بووکردنەوە وان خۆڵا ڕاستی خۆلێت گەلە گەلەکت گرنگن چونکی هندێک نقاط تێنە گوتن هەندێک خاڵ تێنە بەحەزکردن نەشەردەی لە هەموو مامۆستایەکان هەموو خەتیبەک هەموو وتاربێژێک بزانیتن جڕاستی جهێ دەستخوشیە وەکی بیرهاتنەوەکەیە پشتوینگیش ئەو مامۆستایەتێن بە خۆڵانە دیهارکەن و دبێژن مامۆستایەت ئەوێت سەر بورێت مەزنب سەردەهات و بەردەوام و زۆر شارەزا و gelek wtar û ew xwande. Gotara ayînî li Herêma Kurdistanê ya taybetî li rojên heyniyê de astekê zûr karîgerî li ser beşeka welatiyên Herêmê heye. Lewra şarezaya mamosteyên ayînî di gotarbêjiyê de dê astê wê karîgeriyê zêdetir lêket. İsmaîl Seîd, Dezgehê Mîdyayê Badînan, Akrê.